حكاية خوان شوێک لە شەوی پاییز خوا لێ خۆشبوومان باعیس پیرێکی دنیا دیدە دانا و زانا و گەڕیدا قسە ڕەوان گفت جوان شیرین ڕاوێژی زمان لە گوێی ئاگری مزگەوت سعات گەیە 6 و 7 ئەوە دەیگوت حکایەت خۆش بوو بە دەر لەغایەت ئاوی گوێچکەی دامەوە وهای بۆ جەرامەوە سێ تەمبەڵ هەبوو نەبوو لە زوودا لە دەورانی پێشوودا سێ زەبەلاحی بێکار چەورە و شەلاتی ناوشار دەست و پێسپی و تەمبەڵ پیس و بۆگەن و چەپەڵ یەک لە یەکتر خێریتر هەر بۆیە بوون یەکدیگر نانی بەڕەنجی شانی هەر ناویان نەدەزانی بەخواهیش باو بە زۆری دەژیان بە مفتەخۆری هەر شەو دەچوونە ماڵێک 360 ساڵێک سەلام مەلێکم حەمە میوانی تۆی نەوجەمە ئاتوخوا پڕ خانم زان تۆزێک کەرە و 3-4 نان چبڵا بۆ خوشکە ڕابی نابێت تۆزێک بۆ خوابی تخێنێکمان بۆ لێنێ ئاهی دڵمان بشێنێ چەند ساڵێ وا بەڕێ چوون تالای خەڵک بۆژۆ بوون کەس بەڕبەی نەدە پێوان ناچاردایە نەچێوان شەوێک لێرە یەک لەوێ هەر نانەزک دەستکەوێت وا فێربوون ماڵانگەڕی سەیگیان پێ نەدەوەڕی هین چوختی ببوون لە سوال مەلا فڕەیدا مەتاڵ شێخان لە بەریان بەزین بەتاڵیان کرد خوانیزی دێوانە کەوتنە هاوار سەریاندا لە بەرد و دار گوتیان چیان بۆمان نەهێشت بابیان خۆین لە باتی چێشت تەمبەڵ باشی زەمانە ترسان بیان خۆن دێوانە بە ناچاردایان بڕیارێک جاری بچنەوە شار شارێکی مەزن لە کەلێ وەسەر کەوتن ماندوو بوون تۆزێک خەوتن هەڵسان نۆریانە چواردەوە دنیای ساماڵی بێهەوت لە دوو شارێ دیارە پڕ گومبەز و منارە پڕ قەڵا و باڵەخانە عەجایبی زەمانە نەسەری دیارە نەبن هەزار شەیتان لەکاون شەقامی هەزار ڕاخشاون لە گەروی مار هەزارە زیلەی ناوشار زیاد لە ئەندازە و ژمار وەک لەشکری مەل و مور ڕەش دەچوون دەجمین لە دوور تەمبەڵ ماتی دایگرتن دیتیان تارمایی مردن چۆن بژین لەو شاری پڕ ئێمەی خوێڕی و شڕور لەبەر زۆر بیرکردنەوە خەونوچکە دەیبردنەوە یەک لە هەمووان پتر سەک پێیان دەگوت قوڵی بەگ لە پرسەری هەڵبڕیدا ئاواڵان ڕاخوڕی سەر بەرەژێر با بچین فێڵێک هەیە پێی دەژین چۆن فێڵێ شەیتانیە بەشم لە زۆرزانیە لە ڕێگە تێگەیاندن لە دڵ و بێشی چەسپاندن ژیان لەو شارە هاتن گەیشتە ناو شار پێداگەڕان سەر و خوار لە هیچ کوێجێی وانییە بێکاری تێدا نییە نەدەوڵەمەند نەهەژار نەگەدایە و نەخونکار نەزۆردارە و نەبێزۆر وەک یەک سپی و ڕەش و بۆر هەموو کەس دەکا کارێت چی پەیدا بوو ئێوارەیە دێتە ژمار و دەفتەر دابەش دەکرێت بەقەت سەر چێ لە کار ئازاتر بێ دەبێ بەشی زیاتر بێ هەر کەس کاری نەوێکرد بێنان لە برسان دەمرد ئیتر بە میراد نەبوو کوڕی خان و خاد نەبوو دەوڵەمەندێک مندار بێ یەکەم سوودخۆری شار بێ کوڕە جاشەکەری بێ شەرم و سەرسەری بێ زمان پیس دەم بۆ گەنی و بەهۆی لیرەی مامتۆپی و ببێتە گەورەی کۆمەڵ کەردە بەرکا پێستەکەڵ لێو نەبوو کوڕی ئاغا شەو بنوێلەوە تاغا بەڕۆژ بچێتە ڕاوێ بە تاژی و تفەنگ باوێ ئارەق نەچێتە چوەڵی بری بە حیزی دێڵی تەماح کاتە خێزانی جوانی ڕەحیەتەکانی بێ ماندوو بوون بێ هەوڵ بپۆشێ چەکمە و کەوڵ کراو پاتۆڵ ئەسپی چاک لە دواڕۆژ بێتر سوباک نەبەک بوو نە بێگاری نەک وەکو کوردەواری جووتێری دەست قەڵشاوی بەهرەی دێم و بەراوی ئارەقی نێوچەوانی خۆی و مناڵەکانی ساڵ 12 ماندوو بوون دەرکەوێت تاری کوڕون لەبەر بۆیەسەی هەتا و لە دروێنەدا چەما و بە پشتی کۆ هەتا شەو تا لابەلای دەقاکە و مناڵ هەر یەک گوێی کارێ بگرێ هەتا ئێوارێ نەخێن بنگا و نەدەرمان چاویان پروژ لە گەرمان بێچلک و بەرگ و پێڵاو لە ئەسپێ و کێچا خوراو ڕوت و قوت تەواوی ساڵ مانیان جۆ و زوڕات و گاڵ زستان لەرزی و بێ ئاگر لەوان جێ خۆشتر مامر گەنموت و تم پەیدا بێ هەرگیز دەنگیان بۆ نابێ پێکاتوی ساڵ بەخڕی بۆ ئاغا و ژن و کوڕی ئاغا بیکاتە قمار خانم خەرجی کا لە یار کوڕ بکڕۆ جلە تاژی جەیران لەسەرمان ناژی نە شێخ نە تەکیە هەبوو نە دەروێش و حاوەحوو نە دێوانەی ئاگرخۆر نە سۆفی چەڵکن و بۆر هەموو کەس پاک و خاوێن هەڵکرا و چاک و داوێن نەژیندان بوو لەو شارە نەکوشتن نەقەنارە نە جوێندان نارا و شەڕ نەفتن و فەرەنج نەگەڕ نەدزی نەیرفان بڕی نەچینە و نەدەڵپڕی نەهەتیوی کۆڵانگەڕ نە سیلداری چرچولەڕ نەژنی برسی بێچارە ئابڕووی بدا بە پارە دەرمانگای نەخۆشخانە زیاد لە پێویست هەیانە
منال کە تازە دەبوو کۆمەڵ دایک و بابی بوو دایک دەچوە زانگەوە بەزی هەڵماندەوە مامانی ژیر و زانە یاریکار بوو نەزانە نێوەبڕین پرچکدان دەیکرد بلیشتی چازان دەیان کوتان بێ بەرتیل بۆ ئاوڵە و چاوخۆکە و سی تا لە زانگار دەترازا دەبوو بە جۆزی ئازا دایک سێ مانگوچانی دەدرایە دەوری زانی شێ مناڵی زیاتر بوو لەوی تر بێخەمتر بوو لە سێ مناڵ بەولاوە بەراتی بۆ دەبراوە شێدە مناڵی بواە موچەیەکیان دەدایە باب و دایکی پێدە ژیان خەنی دەبوو نەخۆشیان تەمەن بوو 50 ساڵ پاڵی دەداوە لە ماڵ ژینی بەڕێوە دەچوو هەر شار نەبوو بەهەش بوو تەنیا هەیبێکی هەبوو زۆر خوێندنی لێ نەبوو لەبەر زۆر ئاشقەکاری کەمتر بوو خوێندەواری هەتا دووسێ پۆل مناڵ دەیخۆن و دەچۆوە ماڵ چەند لاویان هەڵدەبژاردن بۆ لاوەیان دەناردن بچن بژیشتی فێربن نەدەزانرا کە خوێندن بۆ ژیان و کار بژیوە کار بێ خوێندن هەتیوە نەیان دەزانی هەر کەس کەم بخوێنێ و بڵێ بەس ڕەنگە فێڵی لێ بکرێ نێزیکە فری و بدرێت دووزگە لە زۆر زانستی نەیان بوو پێداویستی نە دەرد و خەم نەکزی نە لە ژیان وەرەزی کارکردن لەما ئێوار لە هەموو سوقاقی شار دەنگی موزیک بەرز بوو موزیک هەزار تەرز بوو دەبوو بە بەزم و سەما جێگای کزی نەدەما قاقای لاوان و پیران خەمیان دەدا بەرشیران تانی وەشە و کوڕ و کاڵ دەچوونەوە بەرەو ماڵ لە خانووی خۆش و گەرما لە نوێنی پاک و نەرما لێی وەردەکەوتن بێ هۆش دەیانیت سەد خەونی خۆش چێ بێ ئەو دەورە تێکدات هەر دەخەونی ژەدەهات کۆشتی بلووری تەنبەڵ بە شارە گەڕان دەڕۆین و دەیان نەڕان ئای لەو شارە چەند پیسە ئای بەخت و چەند نەگریسە شاری وا ئابروو چوونە نەجێژین و لێبوونە چێ بیستی لە ڕووی زەمین شار بێ کۆشتی بلوورین کۆشتی بلوورین کوانێ ئەوە بۆ کەس نایزانێ وێران بێ ئەم وڵاتە بێ بلوورین قەڵاتە وایان بە قەورە قیژان هەشاماتیان هاروژان خەڵک بە سوورمانەوە وەرامیان دەدانەوە بۆچی ئەو کۆشکە بۆ شار خۆ نە ئاشە و نە ئەمبار نە بەرگە نە نان نە ئاو نە جاو نە دراو نە پێڵاو تەنبەڵ بە قاو و بەقین هەر پیان پێدەکەنین ئەی خەڵکی لەی هیچ نەدی و نانەجیب هەتی و مەتی و هەرمان و ئاو دەزانن هەموو بەندەی زگتانن پێتان وایە بەڕێچوون هەبێ هەموو شت بەتون نەجیبی و بەرزی گیانی هەرماناتان نەزانی چۆ بێ کۆشتی بلوورە لە ڕەحمەتی خوا دوورە گەبجاری شاری دیکەن بۆ گاڵتەجار حەنتیکەن وا بار دەکەین لەلاتان ڕوو دەکەینە وڵاتان لەو جێ بەڕێ و جێ بێ کۆشتی بلووری لێ بێ دەم باسە دەکەین بە قاو ئابرووتان دەچێتەوە و لە ناو گەلان شەرمەزار دەبن دەکەونە بەرزار شەندە و مەندە خەڵکی شار بیستیان ئەمە کەوتنە چپە و هەمهەمە لاوان گوتیان هەر ئێستا کۆشتی بلوور پێویستە کارمان بێ کۆشک گەندە کەم نییە شەندە لە مەندە چۆن خەڵکی تر هەیانە لە چاو ئەوان چمانە ئابوو شاری خۆ نابین دەبێت ئەم شەرمەلابین کۆشتی بلوور لە شارە وە خاڵە لە ڕووی یارە پیریش گوتیان کەوا بێ بش بێ زیانی نابێ ڕوویان کردە سێ تەمبەڵ نەک سێ تەمبەڵ سێ دەغەڵ گوتیان ئەی پیاوی زانە ئەی لە عەقڵاتوانە وەک لە گەردان دەزانن هەر بۆ خۆشتان دەرمانن کۆشتی بلوورین چییە زانستیمان پێی نییە دە ئێوە تەشریفتان بێن بۆمان دانێ ڕێوشێن لەمگۆ بیر و لەمە کار لەم شەرمە ببین ڕزگار بە گورجیان گوت ببە شوان دایدایە قۆپی گریان گوتیان گورگە دەگری بۆ گوتی دەترسم لە درۆ تەنبەڵیش گوتیان های های جاوە چۆن دەکرێ و کەی ناتوانین لێرە گیر بین لە ناو شوشەدا پیر بین گەڕی دەین و شارە و شار لامان خۆشترە لە کار خەڵکە سەریان گەرم بوو دڵڕەقی دڵنەرم بوو لێیان دەپارانەوە دڵخۆشیان دەدانەوە وتیان سا سوێند و ئەدەین بیکەن هەرچی پێو دەکەیت گوتیان سوێند و بۆ دەخۆین چون دەڵێن وارێ دەڕێن خۆینە قوی بەژی چەمبەری تەپلێکی ناسەر سەری کەڕێنێکی تێخست سێچواشی شۆقەی وێخست فەرەزیەکی پان و پۆر گوڵینگەی پێدا پر شۆر پێنج شەش زریزە و زنجیر لە فەرەنجی کردن گیر سمێڵی لێ کردن قید چاو بە چاویلکە بوون زید پانتۆڵێکی دەلینگ فش دەقنەشکا و خشەخش مامزە و چەکمە و جیرەجیر هەرا و قیڕە و شیرەشیر هەروە بەم فاکوفیکە بووە پیاوێکی دیکە بە هەیبەت و مەترسی جێگیر بوو لەسەر کورسی تەنبەڵی دووهەم تەنبەڵیان هێنا ڕیشێ درێژیان لێنا چاویان ڕست بە کل و کلتور دەپێی کرد ئێمەنی سوور تەزبیحی هەزاردانە دملیان کرد شێخانە
لەسەریان بەد شاڵی شین ناویان نا شێخ محیەدین وا لە بەرچاو زلبب و پیاو زەندەقی لێ دەچ هەواڵەکەی تر سێهەمیان بە ڕووخۆشی بەرجێکی ڕەشی پۆشی سێچکۆحی لە بازان ناویان لێ نابوو چازان جل تا بڵێ کشوفۆ سێ چوار گەز کرا بۆ قۆڵ کڵاوێک لەسەر سەری کڵاوی چی لەنگەری وەکو گوێی کەری جرجاو سێبەری بۆ 500 ماڵ کەوشی بری قەداری ڕەوتی بەلەنجەولاری خەڵە مێزن لەسەر دڵ کتێبێک لە بن هەنگەڵ تا بزانن ئەم ئاغاشە قانوونە خەرێ باشە یاسای تازە ئاڵقەی یاسا تێکخرا زنجیر بۆ گەڵ ڕێکخرا یەک ئەو کۆشکەی ساز دەبێ پڕ لە خۆشی و ناز دەبێ کۆشی بلورە بەناو پێی هەڵمەکاڵێن بە چاو دوو هەر کەس پێی بڵێ خوار یان جێندا بە بەردوودار یان لێ کار نەکا بەدڵ یان لە بێگار بکاسڵ دەکوژێ لە دنیای ڕوون لە قیامەتی شەمەلعون سێ هەر کەس لە زۆر و کەم لێی داوا بکرێ هەردەم نەیداد بۆ کۆشی بلور دەکوژێ بە پێی دەستور کار لە کۆشک دەستکرا بەکار ئەمجار لە خۆشتر مەڵبەندی شار هەزار خانوو تێک درا بنگەی کۆشک ڕۆنرا بە هەزاران کارگەر لە حەد بەدەر بارەبەر ڕەمڵ و بەرد و قوڕ دێنن بناغەدا مەزێن چی پشتە و عەرەبانە لە کەرستە کێشانە مهندس و معماران دەستڕەنجین شیرینکاران دەستیاندا دەست کارگەر بناغەیان بردە سەر بە بلووری تواوە پایە بەرز کراوە هەرچی دارتاشی باشن وا پەنجەران دەتاشن چەند ئاسنگەر پێویستە نێونووسکران لە لیستە هاتن تەونگەر باشان چنیان قالیچەی کاشان نان و پێخۆری پیاوان لەسەر هەتا بناوان ماست و ڕۆن گۆشت و پڵاو قاوە و چایی بە لێشاو دەبوو بیگەن خەڵکی شار بە تۆن بە بار بە خەڵوار زۆریان لات هەڵبژاردن سەرکاریان پێسپاردن زۆر خوێری و پەست و بێهەست بۆیان بوونە داری دەست خەڵکیان لە بێگاردا کوشت تان هۆمێکیان داڕشت وتاری قوڵیبەک سێ تەمبەڵ چوونە ناوی ڕۆژی حەفلەی تەواوی خوتبەی بۆدان قوڵیبەک کە ئەی گەلی بە ئەمەد ئەی پاڵەوانانی کار ئەی ڕەنزەرانی هێزدار نهۆمێکتان تەواو کرد ناوبانجی خۆ بڵاو کرد ئافرین سەد ئافرین ئەوی من لە ئێوە دیم بە هیچ کەس وا ناکرێ کەس وا بەرگە ناگرێ بەڵام نهۆمێک چییە شایستی شەرتان نییە لەسەرمان پێویستە زوو تەواوکەین نهۆمی دوو ئەوی ئێستا شەمانە بیپارێزین مەردانە جا قەزاو لە جانی من بەخۆ خۆش مەکەن دژمن کێ دارا یان نەدارە تەقسیر نەکا لە پارە ماڵی دنیا هیچ نییە نیوی چاک ئەبەدیە چه ئازایە کار بکە کاری بەرد و دار بکە فکری باشمان بۆ کردوون میداڵمان بۆ داڕشتون لە زێر و زێوی ئێوە وێنەی خۆمی وا پێوە چێ زۆر ئازا و جوەگر بێ چێ پیتاشی پدر بێ نیشانێکی دەدەی نییە دەی چاوم هەر سبەینێ دەست پێکەین دووەم نهۆم لە منوکەوە کوڕی خۆم ئەجینا کارمان لەنگە لە قاتێک جێمان تەنگە فەرموودەی شێخ ئەم جارە شێخ ڕدێنزل دەمبۆز و چاو پڕ لەکن سەرشین وەکو دارەبی پاش چەند وشەی عارەبی فەرمووی کۆمەڵ بزانن ئەگەر خاوەن ئیمانن دەبێ ئەم کۆشکە سازکەن ئێمە لە خەم دەرباسکەن هەرکەس بۆ قاتی دوایی کار بکا بە ئازایی ماڵی خۆی پێ ببەخشێ هەر تا کۆشک بنەخشێ لەو دنیا پاش مردنێ هەفتا کۆشتی دەدەنێ هەفتا حۆریان تێدایە هەر یەک نرخی دنیایە چێنانی خۆم ماڵی مافوری چاک و قاڵی بێنێ بۆ ئێمە بیخۆین ڕایخین لەسەری بڕۆین لە ناو بەهەشتی بەرین تێر دەخواشیر و هەنجین چێ لە دنیا فەقیرە لاتە و کزە و زویرە چێ زۆر پیس و چڵکن بێ ئەسپێون و ڕشکن بێ لە قیامەت زۆر لە پێشە بەهەشت خانی دەروێشە تۆ بۆ وانی بۆ وا خاوێن و جوانی حسابی من جیاوازە شێخ لای خوا کاری سازە ئێوە زاهیر دەروانن لە باتین چ دەزانن ئێمەی زاهیر داپۆشرا و باتین بێدر پێین تەواو بە زاهیر کەنان خۆرین بە باتین هەزار جۆرین ژنمان دەبینن جوانە سەرسوورە و بنهەمبانە جا لە منوکەوێ کورگەل بۆڕێ خێر هەڵکەوت هەل دەست پێ بکەن زۆر مەردانە خوددا و شێخ لەگەڵتانە یاسا دیسان ڕشپۆشی یاسا ڕێکخەر ئەمجار هاتە سەر مینبەر گوتی قانون ئەفەرمێ هەر کەس هەیە و لە هەرکوێ بابێنین بۆ کۆشتی چاک نوێن و پۆشاک و خۆراک برنج و ڕۆن و کوتاڵ جیسک و کاوڕ و پۆڵ و ماڵ چی لە بەر نەرمتر بێ لە بەفر گەرمتر بێ کۆشتیش دەبێ وەرگێ نەهێنێتە بەرگێ چێ بەکار و ئازایە ناشێ خۆ بداتە دوایە ماندوو بێ تا دەتوانێ خۆ بە ماندوو نەزانێ با بخوا هەزن و جۆ پێخۆر ئاو گەر نەبوو دۆ
بسازێنێ بە بەشی توش نابێت چارە ڕەشی چێژ بێشەرم و بێکارە تەنپەروەرە و نازدارە ژێ ناداتە عیب و عار وەک میسکە بێ پشت و بار لە ڕێگەی چەند قڕۆشە حیا و شەرەف دەفرۆشێ زۆر قەڵب و تەوەزەلە بێتە لامان بەپەلە بەخێویان دەکەی زۆر باش دەبنە گزیر و سوور باش دەستیان دەگەڵ دەستی مە پێک بێنن مەبەستی مە کارمان بە هیوا زۆرە دار ناقەڵشێ بێهۆرە دڵخۆشکەرە ئازادن بە پێی قانون ئای چەند خۆشە ئازاد بوون ئەگەر دەمرن لە برسان یان دەتۆقن لە ترسان سوالکەن زەلیل و زەبوون شەو لە بن پردان بنون کەس حەقی نییە لەسەرتە قانون بۆتە لەم پەرتە ژن کە بەسی و بێنانە دەچێتە قەحبەخانە بۆ نانی خۆی دەفرۆشێ دەرد و زووخاو دەنۆشێ گەواد ئازادە بیکڕێت لێیدا بیکوژێ بیپڕێت بە منداڵ و نەخوێنن یان بازنیان ئاملێنن یان بەبێ دەرمان بمرن یان قەدڕەی چاکە نەگرن دەتوانن چونکە قانون ئەو ڕێگەی پاش کردووە ڕوو چێ فێڵباز لێ ناوتان بزێ زێر و دراوتان بە سوودخۆری و شیربایی بە تاجری و ئاغایی یان بە شێخی و دەروێشی بە مارگری و بەنگچێشی یان بە سوال و سەدەقا بە قانون خاوەن حەقە کێ لێمان بێت ناڕازی دەستکا بە چەنە بازی لەسەر هەژار بێتە جواو بۆی بخوازێ نان و ئاو کار و پێڵا و پۆشاک خانی خاوێن و ڕووناک نەخۆشخانە داواکات بۆ چاری دەرد هەراکات بێژێ خوێندن پێویستە ئەو کەسە کۆمونیستە بە قانون گونەحبارە جەزای حەبسە و سێدارە لە شەرعیشدا کافرە جێگای لە ناو ئاگرە قانون دیموکراتیە شتی وا باش هەر نییە لە ڕۆژهەڵات بەولاوە هەر ئەم قانونە باوە خۆم بەختەوەر دەزانم ڕێخەری قانونتانم جا ئەی کۆمەڵی ئازاد ئەی دڵشاد بە عەدڵدان لە سایەی ئەم قانونە ئێستا ڕۆژی یەکبوونە من لێنێن ئاغا و جەسوور تەواوکەن کۆشتی بلور زووی تێدا ڕۆ بنیشین کە زانیمان بێ ئیشین ئەو ساخۆشی لە خۆتان قانون زۆر دەکرێ بۆتە هێندە و بۆ درێژ دەبێ سەرتان تێدا جێژ دەبێ کارداری کۆشک کێ لە هەر کوێ تەمبەڵ بوو لە پیاوەتی پوچەڵ بوو کێ کەیفی لە کار نەبوو بە هیچ شەرمەزار نەبوو ڕووی لە کۆشی زل دەکرد دادەمەزا دەست و برد بوو لە کارداری خونکار کوتێکی دەستی زۆردار زۆر خۆشیان هاتە بەرچاو بێماندوو بوون نان و ئاو بوون بە سێ بەش ئەوانە کامەی تەمبەڵتریانە دەبەریان کرد کەوای شۆر زل و سەوز سەر و پۆڕ تا بۆ کار خەڵکی هاندن کۆشتیش قایم نیشاندن ناموس و دین پێخستکەن بە درۆ حەدیث دروستکەن بەڕێمێشتی حەشامەت کە تا ڕۆژی قیامەت ئەو کۆشکە هەر دەمێنێ هیچ هێزێک نایڕوخێنێ کێبیر کات دەرمانی دەمرێ وێ ئیمانی لەوی زۆر سەگ و زۆرزان کۆنە چەکمەرەق و خان دەستێکیان گلدانەوە هەر لە کۆشکامانەوە چی ملهور و ئەحمەق بوون بێمێشک و کەلەڕەق بوون زۆر و دەستبر و چاوشۆر ڕوو ناخۆش و مچ و مۆر زمانشڕ و داوێن پیس بوونە چەکدار و پۆلیس قایش و قڕوش جل و بەڕ شیر و خەنجەر و وەڕوەڕ وایان لە خۆیان دەکرد زاوی خەڵکیان دەبێت هەرچی کۆشک دەیفەرموو جێبەجێیان دەکرد و زیندانیان دروست کردن جێگەی ڕزین و مردن تا هەر کەس بۆیان نەلوێ جێگەی هەبێ لێ بنوێ پیتاگێکیان کە دەستان پشتی بازدەریان دەشکان دراو بۆ کۆشک چەندە بۆ خۆشیان دوو ئەوەندە هەر کەس گوت پەیوان نابێ دەبوو ماڵی خراپێ دەڕزێنرا لە زیندانان دەکرا بە تۆزی بانە دەستکرایەوە بەکار سەر لە نوێ خەڵکی ناوشار چوونە ژێربار و بێگار جاران کە بە نەرمی بوو ئەو جار بە بێشەرمی بوو کار دەکرا بە کوتەک و جوێن ئارەق تێکەڵ بوو بە خوێن گەلێک پۆلیس و چاوەش لەسەر فعلان کرا بەش هەندێک دەچوونە بازار لە ناو خەڵکیان دەدا جار زوو بنان و جل بێنن خێراکەن ڕامەمێنن گۆشت و هێرکە و شیر و ڕۆن توتن و پەڕ و عەتر و بۆن ماش برنج نۆک و نیسک بزن و مەڕ کاوڕ و جیسک خەڵکی کۆشیش هێندین گۆن زۆریان دەوێت تێر بخۆن کۆمەڵ گشتیرە و گەلی کەوتە سەر ساجی عەلی نەما بیخۆن تند و شل غەیری سوند بە کۆشتی زل ئەو کۆمەڵە هەژارە ڕزگار دەبوون لەو کارە کارێتر دەیگرت جڵەو بوو بە تڕی خوسرە و بێگار هەر نەدەبراوە هەر لەو کۆشکە گڵاوە بە دوان ڕانەوەستا کارنەوەم بوو بە سێ و چوار هەمووش هەر جمەی دەهات لەبەر زۆری حەشامات گشتیان خۆری تەمبەڵ ڕژد و چنۆک بە یەچەڵ هەروە زۆر دەبوون خوێڕی خواوە خێری نەجێڕی
دانیشتوی ئەو سەرایە لە گاڵتە و گەپ و کایە لە خواردنەوە و لە مەستی لەبەر شەهوەت پەرستی لە بیری ژیان خۆشی کەوتنە بیری بێهۆشی فکریان نەدەکرد جارێ هەیاران خەڵکی شارێ نان و ئاومان لەسەریان جلماندا کەم لە بەریان پارومان لێ ڕفاندن هێزچیشمان لێ کراندن آخر جارێک ئاوڕێک لە هەزار مەڕکاوڕێک شتێکیان بدەینەوە بیرێکیان لێ بکەینەوە پیاو مانگایەک دەدۆشێ شیر و ڕۆی دەفرۆشێ دەیسپێرێ بە گاوان بیباتە مێرجی پاوان بەدار لێ نادا بەقەو دەیباتە تەویلە شەو لە ترسی قوڕوو گەنەی دەدۆزێ کلک و چەنەی هەر بکۆخێ لە سەرمان دەیگاتە سەر بە دەرمان تاژێکی هەیە بۆ ڕاو لەبەر خەو چاو هەڵمساو کلک لەگەڵۆز بۆگەن نان بێنن بۆ سەیڕەسەن تا پاییز بەخێو دەکرێت کەریێشێ بگرێ و نەگرێت بەڵام مسکێنی هەژار پۆڵای پاڵەوان لە کار ئارەق ژێن و جووتکرد دازۆشێن و ڕەنجبەر بەن ناو جۆڵای کوتاڵچن فیتەری پۆڵا و ئاسن لەسەر هێزی کارگەر زەوی گرتوویە لەنگەر چۆن وەک سەگی نەزانن وەک مانگای لێ نەڕوانن ناپرسن ئەو عفریتە ئەو سەرمەڕی چاوزیتە ڕۆژێک لیان ڕاپەڕێ تەخت و بەختیان وەرگەڕێ کاتێ پێوانە پڕ بێ بیکەیە سەر لێی دەڕژێ لەوێش پێوانە پڕ بوو خەڵکی شار حاڵیان شڕ بوو پیاو هەتا دەوڵەمەندە ترسەنوەکە و دەربەندە دەترسێ تاڵان بکرێ قەرزی یای خەڵک بخورێ نەوەک موکی لێ ببڕن زیژی گامێشی بدڕن بەڵام هیچت نەمێنێ چێت لێ بستێنێ بەس لێوتی دەڵێن هۆلاکۆ جارێک دەچێتە دەوری شارێک دەڵێ لە چووک و گەورە هەرکەس پێ وایە چەورە دەریێ لێ بستێنن دڵی هەژار مەشکێن لە بنەوە ناردی پیاوێ لە شار بژێڕێت چاوێ دێتەوە دەڵێ ئاغا تاو بە شارا گەرام بازدەر بار لەسەر لێون ئی زۆر زل قڕ بە پێون دەڵێ چێ بۆتە حاجی هەزار لیرەیە بازی کێ لەوان نەویترن خۆ ئەندازەی بگرن نامەوێت چیان بمێنێ جاسوس خەبەرێ دێنێ خەڵک کەمیان وەرەزن هەر حاجین تۆزێک کردن بەڵە حاجیان تاڵان کەن جاوەرم بۆم بەیان کرد جاسوس دێ بە پێکەنین کە ئەی خانی سەرزەمین بەزمێکە بەڵام بەزم کەس نەما بڵێ ئەزم کەس ئاگای لە کەس نییە فەرقی شێخ و قەس نییە تێک هەڵدانە و شەڕەشەق چڕە و گڕە و چەقەچەق هەڵپەرچێ سێجرتی سەرچۆپی حاجی گرتی قازی گۆرانیان دەڵێ مەمڵی مەمە و سەوزەڵێ خانی وشیار و زانا بڵیمەت لە جیهانە دەڵێ نامە باڕاکەین شارێکی ترپەیاکەین بەزم بەزمی ڕوتیە هەڵپەرچەی نابوتیە چیان نەما لێ بترسن وا لە خۆشیان دەڕەقسن بێنە سەرمان ئەمانە ڕوود ئاگری بێ ئەمانە خەد یەکێکمان ناهێڵن زووکەن بەجێیان بێڵ سنێڵدانان وا لێرەش خەڵکی شاری کەوتنە بەزمی هەژاری هێندەی ماڵیان خورابوو هێندەش ترسیان نەمابوو ڕۆژێک لە کۆشی بلور دەستور درا بە مەحموور ئەویش تێ هاڵاندن گەڕ دەبێ بێنن سەر و مەڕ وردە و پیر و هەرزەکار چیان هەبوو دار و نەدار دوامین قۆشەی هەیەە بردیان بۆ تەمبەڵخانە وتیان ئاخر کوا ئینساف تاڵان کرای ساف لە ساف گوتمان کۆشی بلووری زۆر شتێکە زەروری خۆ نەمان گوت هەزاران لە تەمبەڵ و بێکاران ببنە نان خۆری بێ ئیش سمێڵمان نایە سەرڕیش پێمان ناڵێن چین ئەوە بۆ شوێ دەچین هەر هەوا کوتودا کوڵا و کاڵزکتان تێڕەیان جەواڵ ئەو هەموو دەکوێ دەنێن کای ئێمەیە ئەی کادێن تێکەڵەکە قوڵی بەجی عەنتیکە زانی بەڵا نزیکە بە سەد قانونی ڕەشپۆش ئاگرێکە نابێ خامۆش بە زۆریدا نامرێ بەبێ نەرمی ناکرێ بۆی کەوتە کلکەلەقا وتی چی دەڵێن حەق فەرمون وەرنەژوور ببینین کۆشتی بلور دیموکراتی دەنوێنم ڕایەتی خۆم دەدوێنم حەقتان هەیە بپرسن داوای جواب بکەن مەترسن وتیان ئەی خاوەن شکۆ گەرگران نایە لە تۆ بێژە ئەو کۆشتی وا زۆر چۆن وا پڕبوو لە نان خۆر چۆن ڕیشەی مەوچێشە آخر ئێوە لە پێشان سێ کەس بوون هاتن پێرار چۆن ڕابوونە 3000 گوتی ئۆ ئای کوڕانم وەرامتان باش دەزانم من زۆر بەگۆڵ مەسفێرم وەرن بەتان بژمێرم ئەم ساڵۆنە زەلامە بۆ ڕۆنیشتن جێگامە ئەو ژوورە لێی دەخۆمنان ئەوەش بۆ قەن لە کێشە دیوی قاوەیە ئەوەش جێ چێشتەخەوە هۆش حرەم سەرایە سەد ژنێکی تێدایە کەی بەگوتەنیش ئەو ئەن بۆ بەزم و گاڵتەی شەوان بەڕۆژ لە کاری ئێوەم شەویست تا ڕۆژ لەو نێوم ئەم ئەفەندیەی وا قۆزە وا بەدەعیە و بە پۆزە کۆمەگم دەکا بەبیر نێوم لێناوە ئەمیر ئەوەش کۆمەگە بۆ ئەم خۆتان بژێرن سەرجەم سیچی کۆمەک بۆ کۆمەک هەمووی خان و ئاغاو بک ئەمیان قاوەتی خۆمە بەگزادەیە نەدۆمە
ئەوەش کۆمەژی ئەوە وەری پێشوو بیتەوە 10 کەس چرا هەڵکەرە 40 کەس دەسک لێ دەرە 5-6 کەس نوێ دەکوژن جلشۆرمان 22 ژن 10 کەس باوەشیان کردن 40-50 چێژ لێ نەرمن لەو خەڵکە سێ یا چواری لەگەڵ مادەکەن یاری پەر و شەترنج و تەختە دەردی بێکاری سەختە بەچی وەختم ڕابێرم یاری لە مێژە فێرم 6 حوتێک قسە خۆشن جەفەنگم پێدەفرۆشن 2-3 کەسیان شاعرن زۆر خۆێژی ماهرن بە درۆی قەڵە و پتە و پێم هەڵدەنن ڕۆژ و شەو هێندەم پێ هەڵگوتراوە خۆم دەخۆم لێ گۆڕاوە چەند کەسێک سەگەوانن زۆر باشی لێ دەزانن تاژیەکانم زۆر باش لە نان خواردن وەک ئاشن چنگ درێژ ناودەست بڵاو هەتا بڵێن خێران لەڕاو هەڵەوە هەزۆ جاری کوشت کرد وێشوشی خوارد لە پشت ڕێوی ڕاو کرد لە چێوی بەخوا فێڵ بازە ڕێوی ئەوی لە ژوورەتان دین هەمووان ڕۆژنامە چین نووسین بە پۆ دەفرۆشن ئەی بۆ ئارمان دەپۆشن هەرچی بیکەم زۆر و کەم بنوم بخۆم دەبەرکەم چی بێتامە ببێژم یاخۆ بشێ دەستنوێژم چۆن ڕێک و پێک و جوانە بۆم دەنووسن ئەمانە دنیای بەبێ ڕۆژنامە ژیانیشی حرامە بەیتەریش ئەو 40 کەسن ئەسپم هەن هەمووی ڕەسن زوکتێ و دەم دەستارن لە پەستا زۆر دەهارن لە گرێوە ئەسپا تاقن درێژن لەسەر لاقن هەر ئەسپێ پێشیان کەوێ زەوتی دەکەم هەر لەوێ ئەمەش خواجەی حرەمە تا چاکەی بڵێم کەمە ئاگای لە ژن و ماڵ دەبێت تووشی 100 ئۆباڵ دەبێت چەند لاوێکی بەدەستە پشتی خۆیان پێبەستە ئەو سەربێت و کەوتیوە بنانگوێ دەرپەڕیوە زگ زەلامە و ملەستور چەنە کورت و لوت شەیپور زۆر وشیار و بەهەستە دەن و سەری بەدەستە ئەو ڕئیسی بازگرانە ئەسیان زۆر لەسەر شانە چی ئێوە دەیدەن بەمە هەرچەند برێکیش کەمە دەنووسرێ هەر لە ڕێوە چۆن خوا هەڵدەگرێ ئێوە باوەڕیتان دەم بێ بێڵم هیچتان لێون بێ ئەم پیرەش سەربزیشکە مەی دوێن کە لە وشکە لە هەندەران هێنامان دەستی منتان بەدامان زۆر لای ڕامەوەستن گەلێک شتی بەدەستن ئەو تاقمەش موسیقارن هەڵبژێراوی شارن بلوێژن و قامبێژن ئیشەڵڵا ڕۆژی جێژن کە زۆر بێنن جێژانە زۆر گوێ دەگرن لەمانە ئەو ئاغایش ڕئیسە یانی سەرک پۆلیسە ئێوە خۆتان دەزانن زۆر کە زۆر بێویزدانن زیندوون لە مڵکماندا لەو دەشتی دوور و پاندا لەژێر ئاسمانمان دەژین جارێک ناڵێن ئێمە چین هەڵدەمژن هەوای ئێمە ناڕەقسن بەنای ئێمە پیتان نادەن بە جوانی منیش بە باشم زانی جەندرم و کتەکمان بێ پیاوی خاوەن چەکمان بێ تا کێ زوو باز ناهێنن تۆزێکیان تێسەوێنن ئەم کابرا سمێڵ فشەی زلەی بنرکە و مشەی ملترتەی شەبکە لەسەر لەژێر دەستی دان و سەر کاکی سەرۆک تەشریفە زۆر پیاوێکی زەریفە هەر کەس بێتە کۆشکەوە یان دەرچێ لە دەرکەوە دەیان نووسن لە دەفتەر جا ئێواران سەر لەبەر هاتوو چۆکەر دەبژێرن ڕاستی گەلێک بەخێرن جێڕاخەر و جێ هەڵگرت شێشێک چیج وشک و مامر چەند حەمامچی و کارە کرد چەند دەرکەوان و نۆکرد هێندە دەست و پەیوەندن خۆشیان نازانن چەندن دیموکراتی ئاوایە ئەوی پێتانم فەرموو هەڵم بژارد ماست و موو تەنیانی منن دیوانیش یانی ڕەفیقەکانیش چازان و شێخ مهێدین و ئەبزانم زۆر پتر نین شوێخاتان کەم نییە دەمەوێت تێگەی بن باش چمان نەخواستۆ بەلاش ئەمانە گشت نان دەخۆن کارتان بۆ دەکەن جا چۆن لە ئێمە و دێتە بەرچاو گۆشت و ڕۆن و نان و ئاو ئێمەش زەحمەتمان کێشا شان و پیلمان زۆر ئێسا مێشک و بیرمانمان دوو کرد کۆشتێکمان لە نەبوو کرد ناوبانجی کۆشتی ئێوە گەیوەتە کوێ لە کوێوە خوا ئێمەی بۆ گەیاندن دنیامان پێناساندن دەتوانن خۆڵ کێشن لە کۆشکا زۆر لە پێشن هیچ کەس شتی وای نییە کەس گەندە کوێقای نییە قەدرگرتن ئەم ڕۆژکەوا میوانن نامەوە وای بزانن من ئێوەم لە بیر نییە نەقلی مار و سیر نییە هەرچی لێتان سێنراوە خۆتەواوی نەخوراوە ئەو مەڕانەی هێناتان بە دیاری بۆ براتان گۆشتیان خورا لە چێشتا سەریان هەرماوە هێشتا دادەی نۆکە ڕاپەڕن بێنن چی سەرە مەڕن ڕاکەن زووکەن بزانم ئێوەش ئەی براکانم هەرکە سەرێ وەرگێ بێ زەحمەت پستە دەرێ بەکردنی وڕ و کاس هێندەی هەڵڕش قسە و باس خەڵکی شار بەلارە لار دڵبریندار و هەژار سەر بەدەست بە پرتە پرت بەرەو دەرکە ڕێداگرت دەیانویست بچنەوە ماڵ لە پڕ کوڕێکی منداڵ بانجی کرد خەڵکە مەڕۆن دەچنەوە ماڵ چی دەخۆن ئەم سەرانە کوڵاون مێشکەکانیان نەماون
خوی بەگ لە پەنجەرێ سەری هێنایە دەرێ پیرۆڵم مەوەستن بۆ مێشک چ دەربەستن مێشک بۆ ئێوە چییە چ بەهرەی پێوە نییە یەکێکی تر نەڕانی ئەدی کوانێ زمانی گوتی ژیانیشینم زماندارت نەبینم چ کارێکتان بە زمانە مەپرسن لەم نەزمانە خوانەکە زمان و بێ بۆ ئێمە زیان و بێ یەکی هەرای کرد بە قاو کێ دیوێ سەری بێت چاو قوڵی بەگ تووڕە بوو لێی گوتی چاوزیت کوڕی چێی چاوتان بۆ چییە چاو لە داخەن هەڵمساو چاو بۆ دین دانراوە نابینن چوو لە چاوە دیسان گەلی ژیان تاڵ بزوتنەوە بەرەو ماڵ ڕازی بەسەری کوڵاو بێ مێشک و زمان و چاو بەڵام لاوێت نێرە کوڕ گوڕاندی بەهێز و گوڕ من ئەم سەرم بۆ چییە هەرگیز کارم پێی نییە سەر لە دەستا خۆی بادا گرتی و بە کۆشی دادا ڕەهۆڵ عالم بەجارێک تاسان کەوا بە سوک و هاسان کۆشک کون بوو بەو سەرە لەرزی دەرک و پەنجەرە جێی ئەم سەرە چکۆڵە زلە دەڵێ ڕەهۆڵە دیارە تیتاڵ و هۆ بوو قسەی مەلا درۆ بوو سەر کۆشک دەڕوخێنێ هەر کە سەری خۆی بێنێ سەر باران هەرچی سەریان لە دەستا هەمووی بەڕێز ڕاوەستا بانگی کرد یەکێکی پیری دنیادی دەوژیر یاڵڵا کوورگەل خۆ بادن سەرتان بە کۆشک دادن یەکجێ لە لایەن یاران کۆشک کرا سەرباران کۆشتی زل کردی خرمە لە دوور دەبی ساگرمە هەرچی تێدا بوو مردن شەوتی بەو دەردەی بردن هەر هێندەی یەکف لەکوون دەتگوت تەمبەڵ هەر نەژبوون کۆشک نەیمە ئاسەوار بێزگە نەحلەت لە زۆردار بەزمە مناڵ و پیر و جهێڵ دەستیاندا پێمەڕە و بێڵ پاچیان کردەوە تەواو و بلور و شوشەی شکاو لە جێ کۆشکا گرتیان دەست لاوی قۆز شیژی چاومەز ڕۆینە و چۆپی و شێخانی دەیانگوت بە گۆرانی بە زۆر بستێنی مەڕێ کە لەسەر دێتە ڕێ پاش بەزم و شیرنی خواردن کەوتنەوە هەڵبژاردن چێ زاران کارڕێکخەر بوون چێ زۆرتر بەهرە دەربوون هەڵبژێران دووبارە پێڕابگەن بەو شارە دیسان و جاری جاران دەستیاندا ئێوە کاران هەرەوە زی ژیایەوە بژی و زۆر کرایەوە بەختەوەری و ژینی خۆش خەمی کردن فەرامۆش هەر ئەقلەی لە خەسارێک تێگەی بوون لەو مەودایە هۆی چی بوو ئەو بەڵایە زانیان کە خوێندن نەبوو بەو دەردەی بردن کە بوو دەستیان وەرگرت دەستێ باش قراریاننا لەمە و پاش هێن دروستکەن مەدرسە تا خۆیان دەڵێن بەسەر چ کەس بێ و چ کوڕ مناڵ تا دەگاتە 14 ساڵ مێری بێنێ و نەهێنێ بە زۆر دەبوو بخوێنێ هەر مناڵێ وریا بێ با خوێندنی باڵا بێ زۆر بن خوێندنگای بڵند ڕیشەی ژیان بکەنتون گەر خوێندەوار بێ کۆمەڵ ناخوا فرێوی تەمبەڵ وەسیەت تا ئێستاش کۆنە پیاوان وەسیەت دەکەن بۆ لاوان دەغیل نەکەن بە هیچ جوور دروستکەن کۆشی بلور بەڵام دنیا بۆ ڕۆژگار تووشی کردن بە ناچار پێشتان وابوو لا ناچێ بە هیچ قوڵنگ و پاچێ سێ چوار سەری باوێنێ خاترجەم دەیڕوخێنێ لە هەر باغێ چوومێ چڵێکم ڕنی لە خەرمانی هەر کەس گوڵێکم